هاوڕێنێژام کاتتان باش لەم بەشەدا تابلوویەکی کێشراوی هونەرمەندی عێراقی سەلاح جیهاد المەسعودی بە ناوی لەیلەت الحەنە هەڵدەسەنجێنم. ئەم تابلۆیم لەسەر دیواری هاوڕێم لە فەیسبوک فەیسەڵ لوعایبی کۆپی کردووە کە ئەمیش دیارە هونەرمەندێکی گەلێک ناسراوی عێراقە. بەر لەوەی تابلۆکە هەڵبسەنجێنم پێویستەوە بیر خۆمی بهێنمەوە کە لەوانەیە ڕەنگەکانی ئەم تابلۆیە وەکو خۆی کۆپی نەکرابن. تابلۆیەکی سەرنجڕاکێشە چرکەیەک لە کلتوری عێراقی یان کوردی دەنەخشێنێ کە ڕەنگە ئێستا لە هیچ کونوکە لەبەرێکی ئەو وڵاتەدا نەمابێت. لە پێکاتەی تابلۆکەدا هەردوو بابەتی سەرەکی ئەو خانمەی کە دەموچاو هەڵەگرێ و ئەو خانمەش کە دەموچاوی هەڵدەگیرێ لە ڕێسای سێیەمدان. بە کورتی ڕێسای سێیەم ئەمەیە ئەگەر تابلۆکە بکەین بە نۆ بەشی یەکسانەوە لەو جێیانەدا هێڵەکان یەکتر دەبڕن سەرنجڕاکێشترینە. هونەرمەند هەمیشە هەوڵ دەدات چاوی بینەر بۆ ئەو جێگەیانە ڕابکێشێ کە هێڵەکان یەکتری دەبڕن. جگەل لەم دوو بابەتە کە بابەتی سەرەکین خانمێکی دیکەش لە باگراوندایە بەڵام کاریگەرێکی ئەو توی نییە. یەکە و ڕاست ئێمە دوو خانمەکە دەبینین دوو بابەتە سەرەکیەکە بەر لەوەی سەیری باگراوند بکەین بزانین کێ لەویایە یان چی لەوێدایە. ئەوەی گرنگە لێرەدا خانمی باگراوند سەیری دیمەنی دەموچاو هەڵگرتنەکە دەکات. هونەرمەند ڕێسایەکی دیکەشی بەکارهێناوە بۆ ئەوەی سەرنجمان ڕابکێشێ بۆ ئەو بابەتەی کە ئەو ویستوێتی ئێمە دەم و دەست بیبینین. ئەوش ئەو خانمەیە کە دەموچاوی هەڵدەگیرێ. لە پشتەوە پەنجەرەیەشی کردووە. ئەو پەنجەرەیە بۆ بە فرێیمێک بۆ سەری یا بۆ ڕوخساری ئەم خانمە. هەڵبەت گەر من بوومایە پەنجەرەکەم لە جێیەکدا دەکێشا کە هەموو سەری خانم لە خۆی بگرێ. ئەو دەم کە سەیری وێنەکەمان دەکرد بۆ یەکەم جار دەم و دەست دەموچاوی بابەتی سەرەکی وێنەکەمان دەبینی. دەکرا بابەتی یەکەم سەیری ئێمە بکات، خانمی دووەم دەیتوانی ڕوومەتی ئەو دیوی هەڵبگرێت. ئەو دەم هەڕووی لە ئێمە هەبوو هەم چاویمان دەدی کە دیارە چاو لە تابلۆ وێنەدا گەلێک گرنگە وەک شەکسپیرەڵێ چاو پەنجەرەیەکە لەسەر ڕۆح. ئێستا لە ڕەنگ دەڕوانم وەک ئەوەی لە پێکاتەی تابلۆکەدا بەکارهاتووە. وەک دەبینین من بە چەند تیرێک نیشانم داوە. هونەرمەند بازنەیەشی بە دەوری دوو بابەتی سەرەکیدا کێشاوە. بازنەیەک لە سوورێکی چڵکن. لە نێو ئەم بازنە سوورەدا یان ئەم بازنە سوورە چڵکنەدا هونەرمەند توانیوێتی بابەتی سەرەکی کە من بە تیرێک ئاماژەم پێکردووە ئەو خانمەیە کە دەموچاوی هەڵەگیرێ جیا کردوتەوە هەم لە دەوروبەر هەم لە خانمەکەی دیکە کە بابەتی دووەمینە. جیاکردنەوەکە چۆنە؟ یەکەم بەرجی ساکاری ئەم خانمە شەوقدارترە. هەروەها ئەم بە پێچەوانەی خانمەکەی دیکەوە سەری تەواودا نەپۆشیوە بەڵکو بە سەرپۆشێکی ڕەنگاوڕەنگ بەشێک لە سەریدا پۆشیوە ڕوخساری کراوەتەوە و هەندێک لە قژیشی ئاوەڵایە. هەروەها ڕووتی خانمەکەی بەکارهێناوە بۆ ئەوەی سەرنجڕاکێشتر بێ. ئەم خانمە گەر سەرنجی لێ بدەین ڕوخسار و مل و شان و قۆڵی ڕوتن. هەروەها لاقیشی تا سەر و ئەژنۆی ڕوتە کە ڕەنگێکی سپیترە سەرنجڕاکێشترە لەو دەوروبرە چڵکنەی کە ئەم خانمەی تێهاویشتووە. هەروەک پێدەچێ هونەرمەند بە جۆرێکی دیکە بە بەکارهێنانی ڕووناچی سەرنجی ئێمەی بۆ بابەتی یەکەم ڕاکێشاوێت. ئەویژەوەیە کە ڕۆشنایی جا لە هەر سەرچاوەیەکەوە هاتبێ سروشتی بێ یان مرۆکرد لە ڕوخسار و لە شولاری بابەتی یەکەمی داوە. ڕوخسار و لەشی بابەتی یەکەم ڕۆشنترە لە بابەتی دووەم. هونەرمەند تەکنیکێکی دیکەشی بەکارهێناوە بۆ ئەوەی فۆکەسی ئێمە لەسەر بابەتی یەکەم بێت نەک خانمی دووەم. ئەوش ئەوەیە کە
خانمی دووەم پشتی ڕۆشنە نەک ڕوخسار و پێشەوەی ئەویش دیارە خانمەکەی سەرنجڕاکێش نەکردووە دەم و چاوی تاریکە هەروەها ئەم خانمە بە پێچەوانەی خانمی یەکەمەوە زۆربەی لەشی داپۆشراوە تەنیا قۆڵی نەبێت ئەوەش وای کردووە کە فۆکەسی ئێمە دەم و دەست لەسەر خانمی یەکەم بێت بە کورتی تابلۆیەکی ساکاری گەلێک سەرنجڕاکێشە کە چرکەیەک لە مێژووی عێراقی نەخشاندووە من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتا بەشێکی دیکە ئارام و کامران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبان فەتاح هیوادارم بیرتان نەچێت کە سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن